یاخوا بەخێر بێت سەرچاو بەخێر بێن یاخوا ئەرێ نازانم ئەوە ماڵی ئێمە تکە و شتی وای هەیە؟ نەوەڵا بوو؟ ئەی نازانم دەکردم کڵاوە چیە لەسەر ڕاستەکە دەکردم کڵاو قۆنجە نابە بەسەرتەوە ماڵی لە رووسیای تۆ زۆر داچێت خۆز خەفکە بەخێر بێ یاخوا ناوەکەش تەمەربی دەچێتەوە کیشوەر ئەها سیشوەر خان ئەمەیە پێ دایکە کیشوەر ئەها اینجا ئەڵێم ئەوە ئێستا کە باوکی هاتەوە یەک تکام هەیە لێتان نابێت بە هیچ جۆرێ بزانێت کە ئێوە دڵتان بە یەکەوە یەکتری ناسن نە کوڕم ئەرە وەڵڵا هەری ناناسی باش نانابێ خەمە دایکێکە کچم تۆش بە هیچ جۆرێک ئەو کوڕە ناناسیت چونکە بەخوا تەبیعەتی بە کەڵک نایە ڕاستەکە ئەرە وەڵڵا ئەمە نەتووڕە و کە لە شەقە نەبێتەوە ئەیە ڕۆباتی شتە نە وەڵڵا شیەتیی ئەو ڕۆژی دە ئاگرە کوژێنێتەوە بۆ لە هەریق داوامەکە کورە نەبابە مەبەستمەوەی ئەو پیاوی سوڵح و ئەوەیە ڕئیس عەشیرەتەوە شتا هەمووت پرس بۆکە ڕیسپی تایفێ ئەو باوکە هاتەوە ئاستا دێ خێراخۆنی تۆ ئێرە یەکسەر بۆ ژوورەکە و باشە دەکەیان خەمە بە نەبێت قوربانە نابێت بە هیچ شێوەیە شتانە بزانێ باقی دانیشە باوکیان بەخێر بێتەوە بژی باوکی من ئەوە چی میوانە وەرە یاخوا بەخێر بێن سەر چاو باشی بامەجان بەخێر فەرمون فەرمون دانیشتن فەرمون یاخوا بەخێر بیتەوە بژی ژنەکە ئەمە ئەوەی کەوتی هاتو بۆ خوازبێنی باشە بەخێر بێنەوە بەسەر چاوەکە ئەی چیەوە بۆ شەربەتی مێوەش خۆندە نەنا شەربەتی مێوژ نێوە کۆلە ئەوە دەی یاخوا بەسەر چاوەکە ناوی تۆ چییە کۆرەی من وەڵایی مامەجان من نام ئەشمەرە بەڵێ ئەشمەر آخر ئەشمەر ناوە وەڵای زانیی عراقی ئەوە کاتی خۆی کە چوومەتە نوفوسوانە و تەسکە شتیان بۆ دەرێناوم مۆزەفەکەیت مرەکە بۆ نێ ڕژاو بەسەر کتابەکەیە بۆ خۆی دەستی بەرەکە و سێ نقطەی بۆ زیاد کرده بوو خۆم ناوم ئەسمەر بوو ئەتر بوو بە ئەشمەر ئاخر ئەسمەریش ناو نییە ئەلەقل با ناوەکانە لە هی ئێمە بچوایە بۆ جەناب ناوچیە نازانیت خەمیس خزانیشی مامە وڵای پێ و ناخۆش نەبێ وڵای ناوەکەیم خۆم خۆشترە والله ئەزانین چوو من ئەلحەقی مەعامەلەم بۆ کردو بیکەم بە کوردی ئەیگی بەچی پێنجشەمە ئەخدەوە کاتە ڕێ ناکەوێت ئێوە کاتە بانتان کە حەمە پێنجشەمە هیچ چۆن نەبێشتی والله لە ناوەکەی تۆ باشترە ئاخر تۆ ناوە ئەشمەرە و شەڵە ناوە قەشمەر وایە نە ئەزانین چی مامە وایە براوە کەی ناوە ئەخ دەبن ژێک شتی پێم عاجزمە بە تو ساو کچەتان گەورە وەڵای مناڵێکی تر تا بێ بنایبینی چوارشەمە ئەزانین چۆن سەیری کە من پێم ناخۆشە بڵێ ئەوە زاوای قەشمەرە ئەخ ناکرێتەوە والحاصل بەڵێ براشنی یاخوا بەخێر چاواکەم لەورەتان ناوی جەنابتم نەزانی من ناو کشوەرە بەڵێ کشوەر کیشوەر بەڵێ یاخوا بەخێر ئاخر یاخوا بەخێر بێ سەر چاوا تەقەکەرە ئاخر دەبراشن ئەو کەلیمەیە جوان نییە ئێستا ئەگەر مەقسەد تەقەکەی دەبێت چیە بێنێت و کەرەکەی مێنێتەوە بۆ من جوان نییە بەس مامە عەفوو کە جەنابێت دوژمناری نە بۆ ئەیوە چێتەمە چێ نازان ئەوە ئەزانین چۆن بەیانیان زوو ئەچم بۆ سەڵۆن بەڵێ ئەڵم ئەمە دنیاە پیا و خراپێکە پڵنیە لە دواوە پەلامارم بە تیەگەی سەجەکە پەلامارمە نامێت ڕاویان نێم ئەمیش بەیانیان کاکە حەزی لە قیماکە بەم برەبایان گیرەوە بەس یەک پرسیاری کەم کە مەگەر حەجز نەبی نازانم چەند سەری ئەو گیتاراکەم و سەری جناتەکەم شتەکان ڕێک ناکەوێت جناب هونەرمەندی وەڵا هونەرمەندی چی ئەو گیتارە نازانم بەسەری ئێوە تا ئێستا پێنجم شکاوە ئەلەمە ئەوە کچەکەم ئەم جارە بەدزیوە کردی ئەوە نەمونێڵی بیکڕێ یاخوا بەخێر سەر چاوە ئەزانیت چۆن یەک شت هەیە شت لە بسەرەوە خۆشە ئەو کچەی من هیچ شتێ لە باوکی خۆی ناشارێتەوە نە عاشقایەتی و ماشقایەتی و خۆشەویستی مۆسەویستی ئەو شتانە هەر نازانێت بەبێ پرسی باوکی هیچ شتێک ناکات بە چاوی ئێوە چۆلەکە لەو حەوشەیە بنیشێتەوە تەلەفۆنم بۆ کەڵە باوکە چۆلەکەیکی باوکە نیشتێت کوڕەکەی منیش وایە عەشقی کەس نەبووە تەنها کچەکەی تۆ نەبێ نانە ئەزانیت چی مامەجانەوە مەبەستیوێ ئیشەڵا لە مستەقبەلە کە نسیبی بەمنەوە وتر خۆشەویستە لەگەم نادروستەکە ئەو مەبەستیوێ نانە من کەچی خۆم خۆمەی ناسم ئەمەش لە من ناشارێتەوە حەدی چییە ئاجاشتیش بم سەر و خۆش مادام تازە هاتوون ئەو کچێ من خۆتان نەزانم پەیمانگای تەواو کرد من بەقەدەر ئەو دوو چاوم خۆشەوێت ئەگەر ئیشەڵا زەواجەکەشتان کرد حەزەکات بچێتە کۆلی نانا بە دڵنیاییەوە ئەزانم حەزی لە هینە ئەی بەم خۆمی بم بۆ بەشی کۆلیشی زمان بەشی فەڕەنسی هینە تۆ سوزانی حەزی نەنا ئەوە ئەوە من بە تەلەفۆن پێشتر کە قسەمان کرد وتم جارێکە خوێندنی لە بەردەماوە نیازی هەیە بچێ بۆ بەشی فەڕەنسی سوزانم من وەڵا برا دڵم قایلێکی بە قەبلی کچی من شتم لە من ناشارێتەوە
مستحيل والله براد الله مغايلي كده بقول لا، لا، والله لا غلط يا ماكي ان شاء الله انجا اوا سي شوار خانجان اوا ان شاء الله كغواستانا وقتك به جاري لا خوبه چوك بخو منال هیچ نسال جاري نا خم النبي زام صار لا يخوم بيتا في تجنان يا كم وصل بالكنا كاريك لا بالتأكيد هيك جا مخمر ركوتي متير سنة طبعا زمس قلبك شي ركوت لا ما باسي تشيك تهم بقينا دري هنا لا ازايتي اخي يعني شي ترسم لا من بالتلفون من لقى او قصب كيف بالتلفون ودم اوا بانزك اوا مسخالك او ابو بخوا هيك يعني تاكيد تلفون بو والله من اخر محير ما متكتب الا من الناس هذه لا والله لا والله والله يروح متوبه قرعه وش خستي وانا وش زين شلون كاكا اشمج يعني بقول تودي قتي يكشد يعني كنت كتخرج اكاد كتخرج اكاد يسوي لنا بارو تخرجي كذا بيتها لا ما مجا بارو بيراربو بيراربو شو زاني بيراربو لا زاني كشتك ماما هسه كم لا بخوا هو بحير تلفونك هر كم خصاب تلفونك بار بيرار او صار بخوا بالتلفون بخوا اخر نابي اشتي ورجناك خليك الشي هذا بمن من بيموتن باور كمن بيموتن والله او التلفون بو بالتلفونك نازل توشي كمان يقوم بخوا تلفون بس هري شيل هيك بري هري ولا تتيو بابا دايسة أرد أمل بدأ الصوبة وكدو صالة في شكي تانية ماما ولا قد نزير شي بمقرب في شكي شي ديانية خزوني كيف شكرت والله باقي مش قدرت أزاني شو سيدي خومن في شيء كده قابل الزلام بكوشم اي بو بانيان كانت بونا نصق وش الراومانية إيه؟ لي راكش خوصك تزاني في شيء تيايات يعني ترسلوكيش والله تتيو بلا باكا أو قراناسي لا والله باكا وكيف أنا بحسابنا هي أشمر تقول لي قشمر خزن معنا يعني هاي ناسيت قد أشكلهم ندي باكا ضل نيابهم دل نيابة يا أخوة وابد أظن براشن أول تتازع إن شاء الله بيبقى خزن والله هيش تاتشان برسياركم هي ها شنكة أبي بزعلي كل ركو إيش هنا وزعت شباب فلاقاتون يجي عندنا لمزو سيدي كما تخون كرتو بو تصرف او دسيتي أظن براشن يعني تشان برسيارك هي هو حقي خو معنا بي وين راسته لا بزعلم كل ركو إيش شيء والله يا وين راستي بيك رقم هنا خالوك ماني يا وانا تبكريا كريا كي ورقي تاكو يستابي إيشا دباج وزاني والله بابا ما كسماني بوشو باوكي جان أخوي بيوت ما تمام دكانك يفاس ودانه يعني كي وتم يعني شي شنك من لو سالت هركا تلفونك اوان ببنيانو بنيش باو تواو من كتشي خوم نام بشو كاكا كسماني بوشو ولا واقعين لشتا نا باوكي ولا ما توقعنا إذا زور بيجان جاكاني أستاك أنا إيشك بدوزنو يعني إيشك كان بس نزيك إخوان هبه أو دكانك يفاس ودانه وده هذا كش زور باشا بتمنعني أجر أميش لانه باللو جنجانا يعني احتمال أجينا قناي ناسي ونيا شو بيناسب لا خميس بالشرف مباريان كنتو بخون نزانيو بجوتي السميلي زلزلة وداني شتيت حرحم يعني إذا أنتو أقاو لم يشيقني عامر النمين حرحم وشتيشان برانوتو أما برسك قرقاني هذه بزانت شي أكيد ماما شي خير هو هجنية ألم رولا بري يعني تو طوا تو أم كرو بدلها بلا باوكا بدل ما بطلي لي ما دام هادو تان رازين مانيش رازي دس ما جا ماما جا دس ما جا شو ماما تشيبو نازم يكبر وسك أبي ما اخوانك يا اخوان تشيبو خميس أنا أسمع شي أنا أسمع شي باوكا غمرها ورتشيبو ماما 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 يا الله جالسة اشتبتن خيرة ماما ايرو شميس او تشيا اي هاور ماما جا ديك شكل شو بقولي ولا بريقا بري هسه بابي متورقة تواري شو إتو بحساب خالو دكتورني بيقول يا خالي تو والله راسك يقدر كانوا بدروا هم الأخوة كردبوا أما خالي شي دكتور أول شيء زاني كورة بابا ولا جيرو بتهافى عشرة أنا مو تعارفي هي من أقام الدنيا نية أما أول ما برسل قرقاني إجنا كمو من كاتو أنا موظم نمناوها
نابێ پرسێکم پێ دوولێت بکەیت تۆ دوو لە دایکی دنیا. ئاین و ئۆینە هەمووی تۆ فێرێ کرد دایک فێری ئەولاکە ئاواهی هەر ماڵێک ئاوا حرمەتی تیان نەما شتیان لە باوکی شادۆتەوانێ بەو شێوەیەتر نەزەحەت نایەن هەمووی بە فاشیل هەسە بۆ دەرەوە دەی بڕندەی دەمنانۆزن قەشمەر ئەزانین چە مامەجا قەشمەر نییە ئەشمەرم ناوە ورد عەشەم بالله قەشمەڕی بۆ دەرەوە ئەمرتان نەمێنێ ئێوەش بە قوربانتانە بم شت لە بنە شارنەوە باش تە بەخۆوە نییە بەس تو غەڵەتێکی لە شتەکە بەس